بودجه هەرێمی کوردستان بەگوێرە ئەو ڕۆژمێرەی کە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان دامان ناو لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا دەستمان بە کۆبنەوەکان کرد ئێستا کۆبنەوەکان لەگەڵ وەزارەتەکانە لەسەر میزانی جاری و ئیستثماری جاری تەشغیلی و موچە دەگرتەوە و ئیستثماریش بخۆتانزان پرۆژەکانی حکوومەتە لەگەڵ پەرەپێدانی پارێزگاکان پێرێک کۆبنەوە یەکەم کۆبنەوە لەگە وەزارەتی سامانە سروشتەکان کرات کە خۆتان دەزانن لە یاسای بودجه داهاتەکانی هەرێمی کوردستان دەبی لە ناو قانونی موازنە تەزبیت بکرێت ئەمە ئیتفاقمان کردێ لەگە حکوومەتی عێراقی و قانونی موازنە کە ئێستا لە پەرلەمانە بە ئیتفاقی هەردوو حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان کرا و لە قانونی موازنەکە بە سەرەحی ئەوانەی کە تەزبیت کرایە ڕەزامەندی هەردوو لای لەسەرە یعنی ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێتن عکسی ئەو اتفاقەیە کە ئەمە لەگەر حکوومەتی اتحادی کردمان ئەو قانونی موازنەیە مسودەیە کە ئەنجومەنی وەزیرانی عێراقی ناریتە پەرلەمان لەوەی ئەمە 100% رازین کە 250,000 بەرمیلی نفتی هەرێمی کوردستان ڕۆژانە لەگە 150 داهاتی ناوخۆی ئەوانەی پێدرێن اتحادی هەرێمی کوردستان بیداتە بەغدا لە بەرامبەر ئەوەدا حکوومەتی اتحادی هەموو شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بداتە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی ئێستا جێمان لێ دەبێتن عکسی ئەو اتفاقەیە کە لە قانونی موازنە هەیە لێ ئەمە دەچینەوە شەڕ لەسەر اتفاقی دەکەین کە تەزبیتمان کردیە ئەو فەقەرەی کە باسم کرد بە دەستور ڕێ بە هەرێمی کوردستان درایە کە نفتی هەرێمی کوردستان دەربێ و بیفرۆشی بەڵام بە تەنسیق لەگە حکوومەتی اتحادی هەموو هەوڵەکانمان وایە و لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی شەمە یان یەکشەمەی داهاتوو وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکا و هەموو لەوانەیە وەفدەکی سیاسی باڵاش سەردانی بەغدا بکاتن